سڵاوی خواتان لەبێ ئەم کاتتان باش دیارە هەندێک پرسەیە کە تایبەتن بە پرسی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەویش ناردنی موچەیە کە لە ساڵی 2025 هەندێک دەنگ کۆبڵاویەوە کە گرفتی بۆ دروست نابێ بەڵام بینرا کە موچەی ساڵی 2025 هاوشێوی ساڵی 2024 بە گرفتەوە دەستی پێکردەوەش موچەی مانگی دووە و موچەی مانگی سێ چارم نووسینا دیارە لیژنەیەک پێکەندراوە بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە لە نێوان هەردوو لە بەڵام دیارە لیژنەکە چی باسەکەن و ئەو گرفتانە چین کە لە نێوان هەرێم و بەغدا هەیە بەڵام ئەوەی کە زانیاریە ئەوەیە کە دوو گرفتەیە ئێستا لە نێوان هەرێم و بەغدا بە تایبەتی لەسەر پرسی خانەنشینان و لەسەر پرسی داهاتی ناوخۆکە حکومەتی ماوە سەرچووی هەرێم پابەند نەبوو بە ناردنی بڕەداهاتی ناوخۆکە 320 ملیارە مانگانە دەوتێت مانگی ڕابردوو تەنها 51 ملیاری نردووە بە بابەتێکی تر پەیوەندی بە مەسەلەی خانەنشینانەوە هەیە ئەو سەهزارەی کە ماوەی دوو مانگە لێیان بڕاوە دیار نییە کەی دەگەڕێتەوە بۆیان لەگەڵ کۆمەڵی پرسیتر لەگەڵ بەڕێز کاک سۆرانمەر ئەندامی ئەنجومەنی نورانی عێراق دەپرسم بزانین ئەمانە چارەسەر دەکرێن یاننا کاک سۆران سوپاس بۆ دەرفەتا دەمەوێت لەوە دەست پێ بکەم باس لەوە کردووە کە لیژنەیەک پێکە هەندرێ بۆ مەسلەی موچەی مانکانی تر کە ئێستا گرفتە قەرار بوو گرفت دروست نەبێ بۆ موچەی ساڵی 2025 ئەو گرفتە لە چیوە سەرچاوی تۆ جارێک تر طبعا لیستەکان کێشەی تایە و کێشەکانیش هەندێکیان لە ناوی دایک داخڵ نەکردنێتی لە کارتی نیشتیمانی لە ناوی چواری لە ڕۆژی دامەزراندن ئەمانە هێشتا کۆمەڵەکەم و کوڕین ماون جگە لەوە لە لیستەکان لە ئەمنی و پێشمەرگە و ناوخۆ ئەوانی کە سەربازین ئەوانیش گرفتیان زۆرە بابەتی خانەنشینیش دیسان بۆ خۆی گرفتێکی ترەکە هێشتا و بابەتە هەر با بڵێین نەگەشتۆتە ئەوەی کە ئەوانەی خانەنشین کراون و شایستەیەوە 12 موچەی کۆتایی پاداشتی خزمەتیان بدرێتێ ئەوە هێشتا ماوە چکە ژمارەیەکی زۆر خانەنشین بە 4 تەمەن با بڵێن لە لیستی موچانە ماون چوونەتە سەر خانەنشینی جگەلەوە بابەتی داهات و خەرجەکانی هەرێم ئەوە ژێکێکی ترە لە گرفتە قوڵەکان سەبارەت بە داهاتی نانەوتی هەرێمی کوردستان لەم ساڵە 51 ملیاری ناردووە عێراق داوای زیاترەکە تقریبا داوای نزیکی 150 ملیارەکە بەڵێ داوای نیوەی داهاتی ناوخۆوەکە بەڵام هەرێم نیوەی باج و نیوەی گومرگی ناردۆتەوە ئەمانە هێشتا باڵپەسێردراوی ماون ئەم جارە سەرۆک وەزیران لەسەر داوای خۆی بەرپرسیارەتی خۆی چونکە وەزیری دارایی توێتی تاوکێشانە چارەسەر نەبێ من واژۆ لەسەر ناردنی ناکەم سەرۆک وەزیران خۆی داوای کردووە کە سەرف بکرێ بەڵام بە مەرجێک لە ماوەی مانگێکام گرفتانە چارەسەر بکرێ ئەمە یەکەم جاریش نییە بەو جۆرە موچە دێت و گرفتەکان هەر بەردەوامە سەبارەت بە نەوت داهاتی نەوت یعنی بڕیار بوو مەسەلەی تەنکەرەکان بوەستەوەی تر نەوت لە ڕێگەی سۆمەوە بڕۆ ئەم بابەتە لەوێ کێش بەکوێەوە کە قسەی لەسەر بابەتی ڕادەستکردنی نەوت بە کۆمپانیای سۆمۆ ئەمەش تا ئێستا هیچ جێبەجێ نەبووە ئەم هەموارەی یاسای بودجە گوایە کۆمپانیا بیانیەکان داوای پارەی قەرزی پێشویانەکەن و ئەوان داوای ملیارێک دۆلارەکەن بەڵام هەرێمی کوردستان تا ئێستا نە ئەو گرێبەستانە نە ئەو قەرزانە نە هۆکاری قەرزەکان هیچی ڕۆشن نەکردوێتەوە بۆ هیچ لایەنێک چ بۆ وەزارەتی نەوت چ بۆ حکوومەتی عێراق بۆیە ئەم بابەتانە هەموو بەهەڵپەسێردرایی ماونەتەوە بابەتێکی تر لە بابەتی نەوت کە تا ئێستا وەکو پێویست ڕادەز ناکرێ هەرێم دەڵێ من 110,000 بەرمیل نەوت بۆ ناوخۆ بەکاردێنم لە کاتێکاوی ناوخۆ بە تیجاریە فرۆشێ دەڵێ بێ کرێی دەرێنانی ئەوەش عێراق بیدا لە کاتێکە لە یاسای بودجێ دەبێ هەرێم ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت ڕادەستکە ئەڵێ 185,000 بەرمیل ڕادەست دەکەم
ئەوی دیکەی دەبێت تۆ پارەکەی بی لە ناوخۆ بەکاری دێنم. جگە لەوە هەناردەکردنەوە لە ڕێی بۆری نەوتی عێراقەوە بێ نەک بۆری نەوتی کوردستان، چکە تێچووی بۆری نەوتی کوردستان نزیکی $6 زیاتر کەمتر لەو دەورایە. عێراق بۆریەکەی خۆی بە $1.5 بەرمی لە نەوت ڕەواناکا بۆ تورکیا. هەموو ئەمانەوە پێمانەڵێن کە نەوتی هەرێمی کوردستان لە دەستی کۆمپانیا بیانیەکانایە زیاتر بە کۆمەڵێک گرێبەستی ناشەفاف. وای نابینم، چونکە ئەم هەموارەش تا کۆتایی ئەم ساڵە، کۆتایی ئەم ساڵ سفرە بێتەوە و یاسای بودجە کۆتایی دێ. بۆیە هەرێم پێم وانیە بۆ ئەم چەند مانگە بچێتە ژێرباریەوە بە ئاسانی. پرسێکی تر مەسلەی ئەو سازارێکە منحەی بژێوی خانەنشینانە نووسراوێکدا ڕاستەی ئەنجومەنی وەزیران کردووە بۆ ئەم بابەتێک لای بکرێتەوە. ئەمە ڕەزامەندی دەبێت لەسەر بدرێت یان کەی ئەمە دووبارە چکە نیگەرانێکی زۆری خانەنشینانی بەدوا هاتووە موچەیەکیان وەرگە بە زیادکراوی دیسان جاری کە 100,000 لێ بڕا زۆر نیگەران لە بابەتە. ئەوەی کە 100,000 یەکەمە لە یاسای خانەنشینیە گرتووی عێراقا هەیە بۆ ئەوانەیە کە موچەکەیان کەمترە لە 500,000. ئەو لە یاساکە هەیە بۆ هەموو خانەنشینان جێبەجێ کراوە. بەڵام بڕیارێکی تری ئەنجومەنی وەزیرانی عێراقمان هەیە کە باز لەواکە بۆ باشکردنی بژێوی و گوزەران لە بەرگرانی نرخۆوانە هەموو ئەوانەی کە کەمتر لە ملیۆنێک موچەی خانەنشینیان هەیە 100,000 پێ بدرێ. بەڵام ئەمە خانەنشینانی هەرێمی کوردستانی نەگرتوێتەوە. بەڵێ بە نووسراوی فەرمی داوام لە سەرۆکوەزیران کردووە کە هەرێمیش بگرێتەوە، چکە هەرێم سەرەتا کە ئەمەی جێبەجێ کرد وا تێگەشت بوو کە دەتوانێت خۆی پارەکە بدات دوای عێراقی داتەوە. بەڵام وەزارەتی دارایی عێراقیەوە بڕیارەوە ناگرێتەوە. بۆی من داوام کردەوە بڕیارە هەرێمیش بگرێتەوە. سەرۆکوەزیران بەڵێ نووسینگەی سەرۆکوەزیران داواکەی ناردووە بۆ ئەمانە عامەی مەجلیس وزەرا، داوای کردووە کە ڕایان وەرگرێ و چی پێویستە لە ڕووی قانونیەوە وەڵام بنەوە، چاوەڕێ وەڵامی ئەمانە عامەی مەجلیس وزەراکەین بۆ بابەتە. دەستخۆش بۆ ئێوەش. دەستخۆشە. بەڵێ بەپێی ئەو زانیاریانە بێت کە ئێستا بەڕێز سۆران باسی کردووە، ئەو زانیاریانشی کە هەیە پێدەچێت گرفتی موچەجارێ هەر بەردەوامی هەبێ بۆ مانگانی تر، مەگەر ئەوەی کە حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم ئەو داوانەی کە عێراق لێ کردووە وەزارەتی دارایی عێراقیەتی بە تایبەتی لە مەسەلەی ڕادەستکردنی داهاتی ناوخۆ و با بڵێن بابەتەکانی تری تایبەت نانەوتی و نەوتی، ئەگەر ئەمانە چارەسەر بن ڕەنگە بۆ ماکانی داهاتوو ئەم گرفتانە نەمێنێ. بەڵام ئەگەر حکومەتی هەرێم تەسلیمی ئەم داواکاریانە نەبێت ڕەنگە گرفتی موچە بۆ مانگی 3 و 4 و مانگانی تریش هەر بەردەوامی بێت.